و بخیراتنی جنابی سروک حکومت دکم بو دوری سوران شاری شهیدان اما وکو حولاتی شاری سوران دستخوشی لیدکن با او همو پروژه جوانانه که لناو شاری سوران دا دروز دکرید براستی زور بجوانی ایشکان دکرین زور دستخوشیان لیدکم او شتانه که دکرین براستی شاری سوران جوانی کی زوره و بخویه و بینیه و ایشالله زیاتر بتوانن خدمت شارکمان بکن دستخوشتان لیدکن برا گەورە وڵای ڕاستی ئیشی زۆر کردی لە ئیداری سەربەخۆی سۆران و دەستخۆشی زۆری لێکری ئیداری سەربەخۆی سۆران یعنی لە ڕووی پرۆژە و شتیوالە و لە چاو شارەکان دیکە بەڕاستی بێرە پێشتوە ڕاستی بەڵام ئەو داواکاری وێ کە ڕێگابانم بخۆ لە تەڵەبەمە نیشتەجێی وەرتێمە ڕێگابانێکی زۆر ناخۆشیە بەڕاستی ئەگەر ڕێگاکە نوێژەن کڕیتەوە ئەوە زۆر باشترش دەبێت بەڕاستی ئیداری سەربەخۆی سۆران هەتا بڵێ بەرەو پێش ڕاستی هاتنی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئیدارەی سەربەخۆی سۆران بەڕاستی جێگای خۆشحاڵی هاونیشتیمانیانی ئەو شارەیە بە تایبەتی بۆ دانانی بەردی بناغی هەندێک پرۆژە وەکو بیستومانە و کاک هەڵگۆردیش وەکو بەرپرسی ئیدارەی سەربەخۆی سۆران بێگومان مرۆڤ سەری هەڵبینێ خوا ببینیت ئەو حەقەتە هەیە کە جەنابیان کۆڵان بە کۆڵان شەقام بە شەقام دەستی ئاوەدانی و پرۆژەی باشی لەو شارە ئەنجام داوە لەگەڵ ئەوەشدا ڕەنگە ئەوەی لە توانایدا نەبوو بێ ڕەنگە بۆ خۆی هەوڵی دابێ بەڵام پێویستی بە زیاتر پشتگیریەکەش لەوەیە کە سەرۆکی حکوومەت هاتوتە ئەم ئیدارەیە هیوادارم پشتگیری کاک هەڵگۆر بکات بۆ ئەوەی وەک چۆن شایدی ئەوە لێ ئەدەین پرۆژەی زۆر باشی شەقامی ئەو شارەی کردووە و چەندین پرۆژەی تریش هیوادارم بۆ کەم و کوڕەکانی تریش پاڵپشتی ئیداری سەربەخۆی سۆران بێ بۆ ئەوەی زیاتر ئەو پرۆژانە ئەنجام بدرێن. بەخێراتنی جەنابی برا گەورە دەکەین بۆ ئیدارەی سەربەخۆی سۆران گومان لەوەدانە هەر لە دەستپێکی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان چەندان پرۆژەی گەورە جێبەجێکراوە لە هەرێمی کوردستان ئیدارەی سەربەخۆی سۆرانیش بەدەر نەبووە لەو پرۆژە جوان و بەجیانە هەر بە سەربەخۆکردنی ئیدارەی سەربەخۆی سۆران ئەمە دەستکەوتە بۆ خەڵکەکەی و بۆ ئەو شوێنانەی کە سەر بە ئیدارەی سۆرانیشن هەروەکو دەزانین کە ئەمڕۆ سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە سۆرانە و بەردی بناغی چەند پرۆژەیەکی گرنگی دانا بەڵێ ئێمە دەمانەوێت کە زیاتر ئەم پرۆژانە گرنگی پێ بێتری و بە تایبەتی بۆ قوتابیان و کە ئێمە قوتابی زانکۆین و زیاتر گرنگی بە قوتابیانی زانکۆ بدرێت و زیاتر پرۆژەکان بکرێت و سەرنجی زۆر لەسەر قوتابیان بێت و هەروەها کە ئێمە پاش تەخڕوج بتوانین زیاتر سەرمانە سەرموزە نەبێت بەڵکو بتوانین لە کەرتی تایبەت خۆمان بەرەو پێش بدەین و زیاتر گرنگی پێ بدەین. دەستخۆشی لە سەرۆک حکوومەتی هەرێمی کوردستانەکەین کە ئیدارەی سەربەخۆ کاک هەڵگۆردی کە ڕێگاوبانی بۆ ئێمە فراوان کردووە بەس داوا لە سەرۆک حکوومەتی هەرێمەکەین ئەو پرۆژەیەکی تر هەیە جێبەجێ کە مەسەڵەن وەکو کەرتی کشت و کاڵ مەسەڵەن هێڵی کار بۆ گەنجەکان بێکارن مەسەڵەن پرۆژەی زیاتر یعنی بۆ سۆران جێبەجێ بکرێت.